والله ئەوەی ڕاست بێمە زانین یعنی ئێستا یەکێتی و پارتی لە قیمەی یعنی دوورکەوتنەوەن لە یەکترا زۆر کێشیان هەیە لە نێوانیەکە یعنی ئەو واقعەکە لە بەرچاومانە سیناریۆ گەر سیناریۆ بێ سیناریۆکە کۆتایی پێ هاو یعنی ئەو حەقیقەتێکە چونکە ئەم قیادەی ئێستا دژی ئەیانەوێت یعنی دایمەن حیزبە سیاسیەکان ئەیانەوێت چۆن ئەو سەرجادەی خۆیان هەیە ڕێکێشن بەلای خۆیانە ئێستاوان ئەو سەرجادەیان اختیار کردووە بە هەموو شێوەیەک دژایەتی یەکتر بکەن کە هەتا ئێستا بە مەرجێک لە حکوومەتی شاماونەتەوە پێکەوە حکوومەت بەڕێوە بن یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوا بڕیاریە هەتا ئێستا ئەو مصڕە لەسەر ئەوەی کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بکرێ و ئەو واقعێکیشە بابەتێک نییە کە تەنها بە دیعایە بێوانە بەڵام ئەوەیە کە تۆ جارێ وەزعی هەرێمی کوردستان ببینیت بزانێ ڕاستە هەموو حیزبە سیاسیەکانی ئێستا لەگەڵ هەڵبژاردنان بێجگە لە پارتی دیموکراتی کوردستان بەڵام هەرێمی کوردستان ئایا بە پێ پارتی دیموکراتی کوردستان ئەتوانێت هەڵبژاردن بکە ئەمە کێشەکەیە نەک لەبەر ئەوەی کە هەر حزبێکی سیاسی گرنگی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە بەڵام حزبێکی سیاسی ئەگەر چەکی لەلابێ حکوومەتی لەلابێ تایبەت بە خۆی هێزی چەکداری هەبێ چۆنە ئەڵێ تۆ انتخابات بکەی لە ناوچەکانی خۆیان ئێمە ئێستا بە عەلەنیە بینین لە هەرێمی کوردستانە دوو ئێستا یعنی بەشی سلێمانی و بەشی هەولێر جیان کراوەتەوە بەڕاستی ینی بە منامەوە بیخەمەوە سەرەوە بابەتێکی پێمانەوە دو زۆنی سەوز و زۆنی زەرد چکە زۆنی سەوز نەماوە ئێستا زۆنەکە شکر تێکەڵاوە لەخوا بەزیابە لە زۆنی ئێمەیە ینی بەڵام قووەتەکان دەورە بینێ بە هەمان شێوە گەرێکەتی نیشتیمانی کوردستانیش لێرە بووایە بیوتە هەڵبژاردن ناکەم نیان ناتوانی چونکە چەک دەورێکی زۆرە بینێ و ئەو چەکەش بە تایبەتی کە بە ناوی حکوومەتەوە بێ بەڵام حیزب سەرپەرشتی بکە ئەوە قورسە تۆ بتوانی لەو جێگایە هەڵبژاردنکەی ڕاستە ئێماڵی نیوئێنی لێیە تەحالفی دەولی سەرپەرشتی بکە کوێ بەڵام ئەمانە دەوری نییە لە کۆتایە ئەو حیزبە سیاسیە کە خۆی مسەیترە بەسەر ناوچەکە خۆی بڕیارەیە هەڵبژاردن بەم شێوەیەش بکرێ لە هەولێر و دهۆک ناکرێ لە سلێمانی ئەکرێ و ئەوەش دوایی کێشەکەی هەرێمی کوردستان ئەوە ئەبێ کە ئایا ئەمانەوێ ئەم هەرێمە بکەینە دوو هەرێم یعنی ئەمانە لێکەوتەکانی کە ترس هەیە لە بەردەمی خەڵکە بە پێی و قسانی بەڕێزت بێت دواتە پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتی دواخستنی هەڵبژاردندا هەیە لە کاتێکدا هەموو حیزبە سیاسی کوردستانیەکان ڕەئیان لە سەرنجامدانی هەڵبژاردن لە کاتێک مەسەلەکە لە دەسەڵاتان نیە دەسەڵاتی ئەوی بەڵام بە شێوە ڕسمیەکەی مەسەلەکە لە قووەتێکایە کە تۆ چەک و سیلاح لە بەردەمایە بە قووەت نایاڵی هەڵبژاردن بکرێت ئەمەیە نایاڵی سندوقی دەنگداندا بنرێت هەموو لە بەرچاومانە بۆ ئەوی خەڵکی هەرێمی کوردستان زۆر باش بیری بێتەوە لە کاتێکا کە سەرۆکی پەرلەمانی کوردستان لەسەر درێژکردن ڕازی نەبووی کە درێژ ماوەی سەرۆکایەتی هەرێم درێژ بکرێتەوە بۆ ئەو کاتە بۆ بەڕێز سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتە ڕازی نەبوو بینیمان نەیتوانی بگەڕێت بچێتە ناو هەولێر لە ڕێگایە لە ناو سەیتەرەیە ڕێگەی لێگیرە ئەڵێم سەرۆکی پەرلەمان کە سەرۆکی پەرلەمان مؤسسەی سادانانە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و هەموو وەزیرەکان لە بەردەمی ئەوە سوێن ئەخۆن لە بەردەمی پەرلەمانە کە ئەو قووەتی نەبێ ئەی ئێستا چۆن نەتوانڕێ بچێ ئایا شەڕ ئەکەن یا هەڵبژاردنەکەن شەڕە سیلاحەکەن یعنی ئێمە ناکرێ ئێمە زانین ئەو قووەتانی ئێستا کەسێک چەنەها ڕۆژنامەنووسە گیرێ لەسەر ئەوەی لەسەر بە ئازادی قساکە لە ناوچەکە باس لە گەندەڵیەکانە کە تەنانەت ئێستا بۆ دنیا باس لە گەندەڵیش بکەی لە ناو هەرێمی کوردستانە ئێستا چۆن ئەتوانی تۆ هەڵبژاردنێک بکەی لە زۆنێکا کە بە تەواوەتی پارتی دیموکراتی کوردستان مسەیترە بەسەر ئەمە تایبەت نییە بەوەی کە بڵێت تایبەتە بۆی کابێ هەموو کەس ئەمە بزانێ قووەت دەورە بینێ لە هەرێمی کوردستانە یاسا تەنها شێوە شکلەکەیەتی ئەوە نیە ئێمە هەرێمێکی بین بە یاسا بڕۆین بەڕێگاوە نەخێر حکوومەت و سەرۆکی حکوومەت و پەرلەمان و ئەمانە هەمووی حیزب مسەیترە بەسەر کوی مؤسساتەکانی حکوومەتە ئەم دوو حیزبە ئەساسیەش بە کۆی گشتی ئەگەر هەڵبژاردن دووا بکەوێت ئەو مەترسانەی کە ڕوبەڕووی قواری هەرێم دەبنەوە بە تایبەتی بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆ ئایندەی هەرێم چی دەبێت بەڕێی ڕێزانی شەخصی بە تەکیدی دوای ئەوە ئێمە لە ئێستا حکوومەتەکەمان کار بەڕێکەرە و ئەگەر هاتو ئەمان ئەم مەجموعەی کە ئێستا ئایانەوە مشارەکەی انتخابات بکەن بەجددی بڵێن هەر هەڵبژاردنەکەی و سنووقەکانی دڵنگدان دابنرێت لە سلێمانی و ئەم ناوچانەیە دڵنگ بدرێت و لەوێ نەیەڵڕێ و ببێ بە کێشە دواتر ئایا تۆ بە ماڵێکی ئەڵەی
هەڵبژاردنێکی سەرکەوتوم کردو چونکە سیناریۆکان لە بەردەممانە یعنی بابەتێکی ترنی ئەگەر پارتی دیموکراتی کوردستان نەتوانێت بە هەر شێوەیە کە خۆیەوێت چونکە ئێستا بە هەموو شێوەیەک ئەوێت ڕێگایەک بدۆزێتەوە کە بچێتە ناو هەڵبژاردنەوە. ئەو هەڵبژاردنەوەی هەرێمی کوردستانی لێ تێک نەچێت چونکە ئەساسە ئێستا پێگە ئەساسەکانی ناوم هەرێمە بەدەستی ئەوەیە ئەگەر وا بزانێت پارتی دیموکراتی کوردستان بەم شێوەیە ئەمێنێتەوە و ئەگەر کوردستان بێ بە دوو بەش و ئەو بەقوەتی خۆی حکوومەتە با بەڕێوە ئەمەش نابێ ئەمانە هەموو سەختن کەواتە هەرێمی کوردستان شێوە ئیداریەکەی ئەوەی کە پێڵێن هەرێمێکی مستەقل ئەمە لە دەستەیە لەبەرەوە خەتەرێکی گەورە لەسەر هەرێمی کوردستانە دوای ئەوە تۆ پەرلەمانت نەبێ حکوومەتت نەبێ چۆن ئیداراکە ئەو کاتە حیزب مسەیترە بێ ئەو حیزبانێکی ئێستا هەن مسەیترە بن بەسەر تاکەکانی کۆمەڵە ئەو کاتە موسسەکانی حکوومەت ژێر دەسەڵاتی حیزبەوە نەک ژێر دەسەڵاتی حکوومەتەوە لەبەرەوە خەتەرە گەورەکانن و ئاسانیش بڕیارەکان دەرەچێت لە دادگای فیدراڵی ئەو کاتە حیزبە سیاسیەکانی تر هاوڵاتی ئاسایی بۆ ئەو کێشانەی لەناو هەرێمی کوردستانە دروستە بێ ئەیبەنە دادگای فیدراڵی دوایە لەناو پەرلەمانی عێراق بڕیار ئەدرێ لەسەر هەرێمی کوردستان ئەمانە هەموو کێشەی زۆر سەختن ئەم دوو حیزبە ئەساسیە بێ زۆر باش بزانن ئەو عینادی کە هەنەجە دوای ئەوەی ئێمە ئەزانین هەرێمی کوردستان ئەگەر من دڵنگدەری تایبەت بە خۆمم هەبێ لە چێ ترسم هەمیشە پارتی دیموکراتی کوردستانەمەی و تۆی من دڵنگدەری تایبەت بە خۆمم هەیە ئەزانم نیوە زیاتریم هەرێمی کوردستانە لەژێر دەسەڵاتی منایە و من دڵنگەهێنمەی تر بۆچی ئەترسێ چونکە سندوقەکانی دڵنگدانیش بیا ئەوەیە خۆیان لە پێشترا چونکە ئەمە بابەتێکی گرنگیشە منەویشە بینی لێ یەکەمەوە بۆچی ئەترسن ئایا خۆش خۆیان پێشتر هەمویان تەزویریان کردووە و حیزبە ئەساسیانە تەزویریان کردو ئێستا بەرنامەکە ئەزانن کە چۆنە ڕوا بەڕێگاوە ئەگەر ئەمە هەبێ ئەوە ڕەنگە خۆیان بزانن کە سەرکەوتوو نابن لە بەرەوەی پێ پێشترا تەزویریان کردو ئێستا ناتوانن ئەو تەزویرە بکەن ئەگەر ئەو کۆمیسیۆنە بڵێن کۆمیسیۆنە دادوەرەکانی تایە و دادوەرانش بڕوان ناکەم هەمویان تەحەیوزکەن بۆ حیزبێکی سیاسی و یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود هەر حیزبێکی سیاسی تر دادوەر بەشی ئەوە توانیوێتی ئیسباتی خۆی بکات چونکە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بینیمان لە عێراق هەر چۆنێک بێ بە هەموو ڕەنگە کەم و کورتتیا بەڵام سەرکەوتوو